باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە ئەویش پۆلێنی جۆرە جیاوازەکانی غازە لە جیهانە هەروەها گرنگی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە. ئەگەر لە سەرەتا لە نەوتەوەکە دەست پێ بکەم وەکە زانین کە لە کۆتایی مانگی سێ ئەم ساڵدا نزیکە بینەوەی کە ماوەی ساڵێکە هەناردەی نەوت دەستی پێ دیاریکراوی دەمانگ زیاتر بەڵێ ئێستا دەمانگە بەڵام لە کۆتایی مانگی سێ بێتە ساڵێکە ئاناردەکردنی نەوت دەستی پێ نەکردوێتەوە. ئێمە باز دەکەین کە گرنگی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چی هەروەها باز لە پۆلێنی جۆرە جیاوازەکانی غازەکەین لە جیهانداوە کە زانین کە چەندین جۆری جیاوازی غازیشمان هەیە کە هەریەکان بۆ مەسێکی دیاریکراوە بەکارهێنن. بۆ مەبەستی میوانداری زۆر بەڕێز بەجەهد ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان بسپۆڕن لە بواری نەوت و غازدا و ڕاستەخۆ لە ستۆدیۆبانی کورسات نیوزدا لەگەڵماندان. کاک باجە سڵاو لەبێت بانیت باش بەخێر بیت. سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان بەیانی وەش باش. زۆر سپاس. کاک باجەت ئەگەر هەر سەرەتا لە باسی غازەوە دەست پێ بکەین وەکە زانین چەندین جۆر غازی جیاوازمان هەیە گە بەشێکی گشتی باز لە جۆرەکانی بکەی هەریەکان بۆچی بەکارهێنێت و ئەو غازی لە هەرێمی کوردستانی شاهەیە بە هەمان شێو کام جۆرێ و بۆ بەتایبەت بۆچی بەکارهێنێت. زۆر سپاس بۆ جەنابتان و بەیانی بینەرانی کورسات نیوزیش باش. تەبیعی غاز ئەو غازی کە بەرهەمەهێنرێت دوو جۆرە یاخودەوە تا غازێ پێ دەوترێت غازی ئازاد یاخود غازی حۆر بە مستەڵەحە عەرەبیەکەی. ئەو غازەیە کە لە چەڵگەیەکی غازی واتە چەڵگەکە خۆی هەر چەڵگەیەکی غازیەوە کوی کێستا ئێمە هەمانە لە کوردستانە چەند چەڵگەیەکمان هەیە وەکوی چەڵگەی کۆرمۆرمان هەیە چەڵگەی چەمچەماڵمان هەیە چەڵگەی میرانمان هەیە چەڵگەی بنەبایۆمان هەیە کە ئەم چەلگانە خۆیان هەر چەڵگەی غازین و غازی حڕیان لێ بەرهەم لە غازی ئازادیان لێ بەرهەمێت. جۆرێکی تریش هەیە کە پێی دەوترێت غازی هاوڵ غازی مصاحب ئەمانەیە کە لەگەڵ بەرهەمهێنانی نەوتە بڕێک غازیێتە دەرەوە. ئێستا بۆ نمونە لە عێراقا هەموو بەرمیلێ نەوت کە بەرهەمەهێنرێت ڕۆژانە بەڵێ 600 پێسێجا غازیشی لەگەڵا دێتە دەرەوە. ینی غازیشی لێ دێتە بەرەوە کە سوودی لێوەرەگیرێت بۆ بەشە جیاوازەکانی غازانی بۆ بەکارهێنانە جیاوازەکانی. تەبیعی ئەم غازە کە هێتە دەرەوە یەکەم جار پێی دەوترێت نێچڕەڵ گاز واتە گازێکی سروشتی. ئەم گازە سروشتیە خۆی لە چەند پێکهاتیەک پێک هاتووە لەوانەی کە وەک مەبەست خامە. بەڵێ نێچڕەڵ گاز کەمە دێتە دەرەوە ئەو کاتە لە چەند جۆرە غازێک پێک هاتووە. غازی میسانە، ئیسانە، پرۆپانە، بیوتانە، بنتانە، غازی نایترۆجینە، غازی هیلیۆمە، بخاری ئاوە. یعنی ئەمانە لەگەڵ ئەمێشە بۆ نمونە کەمێتێک نەوت هەر دێتە دەرەوە. ینی کەمێتێک نەوت دێتە دەرەوە لەگەڵ ئەم غازە حڕاکە هەیە. ئەم غازانە تەبیعی بەپی جۆری غازەکان جاکردنەوەیان بۆ دەکرێت. جاکردنەوەیان بۆ دەکرێت. بۆ نمونە غازی ماڵان کە پێی دەوتێت LPG ئەم غازە لە پرۆپان و بیوتان پێک دێت. کاتێک کە معالەجەی غازە نەچڕەڵ گازەکە دەکرێت غازی بیوتان و پرۆپانی لێ دەرهێنرێتە دەرەوە و ئەم غازی LPG ماڵان کە بەکارهێنرێت هەم بۆ ئۆتۆمبیل و هەم بۆ بەکارهێنانی ماڵانیش ئەمە غازی LPGەکە. و سەبارەت بە غازەکانی تر بۆ نمونە غازی میسان و ئیسان کە ئەمە جا دەکرێت و معالەجە دەکرێت پێی دەوترێت غازی جاف غازی وشک. ئەم غاز بەڵە ئەمەش بۆ پێداویستی پیشەسازی بەکارهێنرێت واچێتە کۆمەڵێک کاری پیشەسازیەوە. غازەکانی ترمان هەیە کە جا دەکرێتەوە لێ بۆ نمونە بەکارهێنرێت لە پیشەسازی ساردکەرە و گەرمکەرەوەدا. سە بۆ نمونە ئەمەی غازەکە دەکرێتە ناو سپلیتەوە یاخود سەراجەی ماڵان یاخود ئەم کارانەی تر کە بەکارهێنرێت ئەمیش بە هەمان شێوە ئەم غازە هەر لەم غازی نێچڕەڵ گازیە و جاکرێتەوە بۆ ئەمەی پرسیارەکەی جەنابیشت ئەم غازی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ هەر بۆ هەمان جۆرەکانی غازی لەسەر ئاستی جیهانەتیاتی و جۆرێکە لە غازە زۆر باشەکان. بەتایبەتی ئەمەی کۆرمۆر کێستا ئێمە هەمانە کە غازێکی شیرینە. تەبیعی غازیش کوالێتیشی باشە کاک بەجات. بەڵێ کوالێتی زۆر غازی کوردستان ینی بەراورد بە غازی وڵاتانی تر زۆر باشە. بەتایبەتی غازی کۆرمۆر کە ئێستا دەرهێنرێتە دەرەوەیەکێکە لە غازە شیرینەکان و طبیعی غازیش دوو جۆریە. غازی شیرینی هەیە و غازی ترشیش هەیە. غازی ترش ئەوەیە کە موادی ئێستوئێ زواتە ئەم کبریت ینی بە ڕێژەیەکی زۆر لە پێکهاتەکەیدا هەیە یاخود غازی CO2 کە زۆر خوازیارە لە جیهان کاک غازە شیرینەکە بەڵێ لەبەر ئەوەی غازی ترش دەبێت کاتێک کە دەرهێنرێتە دەرەوە دەبێت وحدی معالەجەی بۆ دابنرێت و بۆ ئەم مادەی کبریت و CO2 ئەمانەی لێجا بکرێتەوە. ئەگینا
ئەو غازە بە هەچ شێوەیەک بەکاربێنێ زیانی زۆر گەورە ئەدات. ینی ئەمە تقریبان بە شێوەیەکی مختصر جۆرەکانی غازە. بەڵێ کاک بەجێت ئەتوانین بڵێن ڕێژەکەی چۆنە لە هەرێمی کوردستانەوە غازێک کە هەمانە ئەگە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی تەندروست و ستاندارد بەپێی وڵاتانی جیهان وەک وڵاتانی جیهان دەربهێرێت توانین بڵین لە هەرێمی کوردستان ئەم غازە بەشی چەندەی ترەکات بەشی چەند ساڵی ترەکات. ئەم غازێک ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە طبیعی ئەو داتایانی کە لە هەرێمی کوردستانە هەیە چ بۆ نەوت چ بۆ غاز بەڕاستی داتای دقیق نین و داتای ڕاز نەبوون کە تەقدیمی هەم حکوومەت هەم لایەنەکان کە کرابوو لە کاتی خۆیدا. بەڵام ئەوەی کە غاز هەیە و بەپێی داتایەک تقریبان 5.7 تریلیۆن پێسێجە غازمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە کە ئەمە کەمیەتێکی زۆر باشە. یعنی ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست بەکاربێنێت و بخرێتە بواری خزمەتگوزاری و ئێمە توانین لە داهاتووی کی تقریبا نتوانم بڵم چەند ساڵێکی تردا ئەگەر بێت و دۆخی سێکتەری غاز و نەوت یاخود سێکتەری پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستانە بەرەو پێشچوونی تیا ڕوودات و کێشە سیاسیەکان کە هەیە لەگەڵ عێراقە چارەسەر بکرێت دەتوانێت غاز هەناردەی دەرەوش بکرێت دەتوانێت هەناردە بکرێت و سوودی لێ ببینێت کە غازێکێکە لە سەرچاوە زۆر باشەکانی داهات بەڕاستی و ئێستاش ئەمەی کە ئێمە دەبینین بۆ نمونە لە کوردستانە ئەگەر ئێستا ئێمە بەڕاستی چێڵگەی غازی کۆرمۆرمان نەبووە بڵێ غاز لەوانەیە بە 150,000 لە بازاڕە دەست نەکەوتە وە کارەبات نەبوو. یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ئێمە ڕۆژانە 1090 تن غازی LPG بەرهەمێنرێت 550 ڕۆژانە بەڵێ ڕۆژانە 550 میلیۆن پێسەجە ئەمە غازی نێچڕل گاز بەرهەمێنرێت کە 305 میلیۆن پێسەجای ڕاستەوخۆ دەدرێت بە بەلاش بە حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی کارەبا بۆ ئەوەی کە کارەبای پێ بەرهەمبێنرێت. سەرڕای ئەوەی مادی کۆندێسیەتەکەی هەیە کە ڕۆژانە تقریبا نزیکەی 15,000 بەرمیل بۆ 16,000 بەرمیل ڕۆژانە ئینتاجەکەیەتی کە ئەمەش بەڕاستی دەپاڵێت و چاک دەکرێت و بەکارهێنرێت بۆکو بنزینی سوتە تێکەڵاو دەکرێت و دەکرێتە بنزین. ئەستا کەمە دەبینین نرخی بنزین لە بۆ نمونە بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی دابەزی و هاتۆتە خوارەوە بۆ 850 دینار یەکێک لە کاریگەرەکانی ئەو بابەتەیە. بەڵێ ینی سوودی باشی هەیە. بەڵێ کاک بەجێت باسی کێشەکانی نێوان بەغداد و هەولێرت کرد لەگەڵ ئەوەی کە ئێمە کێشەی هەناردەکردنی نەوتمانی و تا ئێستا دەسی پێ نەکردەوە پێشتریش باسمان کرد چۆن هاوکات لەگەڵەوەی ئێمە بایەخ یاخود مامەڵە لەگەڵ غازا بکەین. بەڵێ خۆی کاک ئاکام غاز و نەوت دوو بابەتی جیاواز ئێستا ئەگەر لە هەرێمی کوردستانە ئێمە سەیری بکەین سەرڕای ڕاوەستانی هەناردەکردنی نەوتی لەبەر ئەوەی کە غاز بە سیاسەتێکی حەکیمانە مامەڵی لەگەڵا کراوە لە کوردستان و غاز بە دوور خراوەتەوە لە ململانە سیاسیەکان. یعنی ئێمە ئەگەر سەیری غاز بکەین تەواو دوور خراوەتەوە بۆیە دەبینین غاز 100% سوودەکەی بۆ خەڵکی کوردستان بۆ وەکو باسم کرد بۆ کارەبا بۆ غازی ماڵان بۆ بنزین بۆ کۆمەڵە شت ئێستا سوودی لێوەردەگیرێت و غاز نەکرا بە کاڵایە کە بخرێتە ناو چوارچێوەی ململانیەکی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ وڵاتانی دراوسێش بەڕاستی و ئێمە دەبینین ئەوە تا غاز ئێستا حالیان سوودی لە دەبینێت و سەرچاوەیەکی داهاتی زۆر بەقووەتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی وەزارەتی کارەباوە کە کارەباکە بەرهەم دێنرێت و دەفرۆشرێت تاکە سەرچاوی سوتەمەنیە لە هەرێمی کوردستانە کە داهاتەکەی 100% بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە. یعنی ناچێتە گیرفانی هیچ کەسێک و هیچ لایەنێکەوە ئیلا حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت. بۆیە ئێمە دەبینین ئەم مامەڵەی کە ئێستا لەگەڵ غازا کرا و مامەڵەیەکی زۆر دروستە و ئەتوانم بڵێم تاوەکو ئاستێکی زۆر بەست تاوەکو توانم بڵم لە 100% لە خزمەتی خەڵکا بوو. کاک بەجەت باسی وەت کرد کە سەرچاوەیەکی گرنگی داهاتە تا چەند کار کراوە کە ئەو چێڵگانە فراوام کرێت ئەو ناوچانی کە غازی تایە کە وەک خۆت ئاماژەت پێیاکەمە سەرچاوەیەکی گرنگی داهاتە زۆربەی پێداویستەکانی هاوڵاتیان دابی نەکات. پلان بۆ داهاتوو بۆ ئەو ناوچانی کە غازی تایە خۆی کۆمپانیای پیرل پترۆلیۆم هاوپەیمانەتی پیرل پترۆلیۆم کە دانەغازی ژێشەکە لەو هاوپەیمانێتێ کە کۆرمۆر ئەبەن بەڕێوە ئێستا طبیعی ئەوان پلانێکی کەی 250 هەبوو کە بتوان ئاستی بەرەمێنان لە غازی کوردستانە بگەێنە 750 میلیۆن پێسێجا لە هەرێمی کوردستانەوە هەر بۆ زانیاری بەڕێستان و بینەرانیش
لە ئێستادا هەرێمی کوردستان خۆی ڕۆژانە بوو ئەوەی کە بتوانێت کارەبایەکی 24 سەعاتی هەبێت و بۆ ئەوەی کە بتوانێت پێداویستی تەواوی خەڵکی کوردستان لە غاز دابین کات ڕۆژانە هەرێمی کوردستان پێویستی بە 800 میلیۆن پێسێجایە واتە دەبێت 800 میلیۆن پێسێجا غاز بەرهەم بێنێت تاوەکو کارەبا هەم 24 کاتژمێر بێت و هەم غازی ماڵان و پێداویستەکانی تریش 100% بتوانێت دابینکە بۆ بازاری ناوخۆ. ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە 550 میلیۆن پێسێجایە و کۆمپانیای دانا غاز لە ساڵی 2022 پلانێکی دانا کە لە تا مانگی 4 2023 بتوانێت پرۆژەی کەی 250 پرۆژەی پەرەپێدان و فراوانکردنی چێڵگەی کۆرمۆر زیاد بکات و ئاستی بەرەبێنان بگەێنێتە 750 میلیۆن پێسێجا بەڵام بەهۆی ئەو موشکبارانکردنی کە موشکبارانی چێڵگەی کۆرمۆر کراوە گرفتی ئەمنی بۆ دروستکرا بەڕاستی پلانەکە سەری نەگرت لە ساڵی 2023 تەواوی بکەن بۆیە ئەوەی کە ئێستا من لە نزیکەوە ئاگدارم پلانێ هەتاوەکو بانگی 5 ئیمساڵ ئەو پلانێک کە ئەوان دایان نابوو بۆ کەی 250 ئێستا تەواوی بکەن و بیرەکانیان لێداوە لێدانی بیرەکانیان تەواو بووە کۆمەڵێک کاری تریان ماوە کە بیکەن و لە مانگی 5 ئیمساڵ ئاستی بەرەمێنان بگەێنە 750 میلیۆن پێسەجا و ئەگەر بەم شێوەیە بڕات واتە تۆ لە مانگی 5 ئیمساڵەوە تقریبا نتوانم بڵم تا حدێکی باش ئاماژەکان باشن ئاماژەکان زۆر باشن سوتەمەنی تەواو بۆ دابینکردنی کارەبا و بەرهێنانی کارەبا دابین نەکرێ و هەروەها بۆ غازی ماڵانیش بەکارهێنێت. کاک بەهجەت لە کوێی هەموو ئەوانەی کە باست کردووە وەک ئاگادارین و ئەزانین چەندین کێڵگەی زۆر باشەیە بۆ دەرێنانی غاز لە هەرێمی کوردستانە وەک غازێکی باشیشمانەیە و لە زۆربەی دۆسیەکانە لە دۆسیی نەوتە ئەبینین لە هەرێم لە زۆربەی کەرتەکانە کێشە و گرفت هەیە لەسەر نەوت جامە لە هەناردەکردنەوەی نەوت بە لە هەناردە نەکردنی بە لە زۆربەی کەرتەکانە نەوت کێشەی دروست کردووە بەڵام غاز ئەتوانین بڵین ئەم کێشەیە دروست دەکات غاز ئەگەر هەوڵێک هەبوو بیدایەت کاتێک کە بەتایبەتی کە جەنگی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد و هەموو جیهان بەسەر دوو بەرەدا دابەش بوو بەرەی ئەمریکا و هاوپەیمانەکانی و بەرەی رووسیا و هاوپەیمانەکانی کە لە هەرێمی کوردستانیشان نیەتێک هەبوو جدیەتێک هەبوو بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەم بابەتەوە تیەوە بگرێنە وێگلایی بکاتەوە لەسەر یەکێک لە جەمسەرەکان بەڵام ئەوە بوو بە هەوڵێکی ناوخۆی و ئەتوانم بە تەحدیدیش ناوی بڵێم بە هەوڵی کاک پاڤڵ بەڕاستی کە نەیهێشت کوردستان تێوە بگرێت لەم کارەساتە بچێتە ناو ئەم ململانیەوە چونکە ئەو کاتە هەر بۆ زانیاری جەنابشت و بینەرانیش کوردستان لە غەزەی ئێستا خراپتری لە بەسەرهات یعنی ئەگەر بچوە بکەوتاتە ناو ئەو ململانیەوە ئەگەر بکەوتاتە ناو ئەو کێشمە سیاسیەوە غاز ماڵی کوردستانی کاولە کرد ئەگەر نەوتی هەرێمی کوردستان ئابووری کوردستانی هەڵتەکان و هیچی نەهێشت ئەو کاتە غاز بەڕاستی ئەوەشی کە بنیاد نرابوو لە ناوی ئەبردە و جارێکی تر بۆیە زۆر بە حەکیمانە و بە عەقڵانە مامەڵەی لەگەڵدا کرا و دۆسیەی غازی هەرێمی کوردستان بە دوور خرایەوە لەو ململانە سیاسیە گەورەی کە لەو کاتەدا جیهانی گرتەوە و توانرا غاز بەڕاستی وەکو باسم کرد بەو شێوەیە بیهەڵڕێتەوە کە خزمەتی خەڵکی کوردستان بکات و خزمەتی ئابووری خەڵکی کوردستان بکات و دوور بکەوێتەوە لە ململانە سیاسیەکان. باشە کاک بەهجەت وردە خەریکە لە کۆتایی پرۆگرام نزیکە بینەوە کۆتا پرسیارم ئەگەر تایبەت بێت بە بابەتی نەوەی ئەتوانین بڵین بۆچی لە ئێستادا نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێتەوە وەک ئاماژەشمان پێکرد لە سەرتاوەکە نزیکە بینەوە لە ساڵێک کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەگەر دەست پێ بکاتەوە گرنگیەکەی لەشیایە خۆی سەبەبی دەستپێنەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆی کەم بە سەریحی بە جەنابتان بڵێ سیاسیە لەلایەک و ئابووریشە لەلایەکی ترە سیاسیە لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراق ئێستا زۆر بێمنەتە بەرامبەر بە حکوومەتی تورکیا و ئەسڵەن نایەوێت ئەو هەناردەکردنی نەوتە لە ڕێگەی تورکیاوە دەست پێ بکاتەوە چونکە حکوومەتی عێراق لە مانگی حوتی پارەوە زۆر بە سەرکەوتویانەوە بە پلانێکی تۆکمە توانی ئاراستەی نەوتی خۆی هەمووی ئاراستەی کەناڵە ئاوەکانی خۆی لە باشووری عێراق بکات و توانی لەوێەوە ئەو بڕەنەوتی کە لە یاسای بودجەدا دیاری کراوە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق بەڕاستی لێو ئاڕاستی بکات و هیچ کێشەیەشی نییە و نەوتی عێراقیش تقریبان لە 160 نەوتی عێراقیش ئەچێت بۆ وڵاتانی ئاسیا بۆ چینە بۆ هەندستانە بۆ ئەمانەیە و نزیکترین شوێن بۆ هەناردەکردنی ئەم نەوتە کەناڵە ئاوەکانی باشووری عێراق خۆیەتی ئەمە لەلایەکی تریشەوە بابەتەکە بابەتێکی ئابووریە لەبەرەوەی کە من خۆم قسم لەگەڵ وتەبێژی کۆمەڵەی پیشەسازی نەوتی کوردستاندا کردووە گفتوگوی بەردەوام ئێستاش هەمە لەگەڵانە
کە یەکێک لەوانە کە ئەو کۆمەڵەیە کە ژمارەیە کۆمپانیای سەرکاری نەوتە لە هەرێمی کوردستانە وە کارەکەن لە هەرێمی کوردستان گلەیان هەم لە حکوومەتی هەرێم هەم لە حکوومەتی عێراقەیە کە دەڵێ لە گفتوگۆکانە ئێمە بەشداری پێ ناکەن گوێمان پێ نادەن و ئەگەر بێت و مافەداراییەکانی ئێمە هەم ئەو قەرزانەی کە هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە نزیکەی سەر و ملیارە دۆلاریان لای حکوومەتی هەرێمی کوردستانە و هەم ئەو گرێبەستانێشی کە هیانە چکە بەپێی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی کە دەرچووە لە 15 شوباتی 2022 ئەم گرێبەستانە هەڵوەشاوەتەوە بۆیە دەڵێ ئێمە دەبێ هەم گرێبەستەکانمان مەزمون بکرێت لە لای حکوومەتی عێراق و هەم شایستەدارەکانشمان لای هەرێمی کوردستان مەزمون بکرێت ئێمە اینجا دەسەکەینەوە بە بەرهمێنانی نەوت و ئەگەر هەرێمی کوردستان بە تاقی ئینتاجی 100% خۆی دەست نکاتەوە بە بەرهمهێنان ئەو بە دڵنیایی پێدان دەڵم کە ناتوانێت هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکرێتەوە چونکە کۆمپانیەکانمان بگرن و ئیش نەکەن هەرێمی کوردستان هیچی لە دەسەڵاتان نییە یعنی ناتوانێت هیچ شتێ بکات چونکە بەپێی ئەو گرێبەستانێک کە کردوێتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم کۆمپانیانە کۆمپانیەکان خۆیان خاوەن بڕیارن لە بەڕێوەبردننی چاڵگەکانە و هەتاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستانە هیچ کۆمپانیایەکی نیشتیمانی نییە هیچ کوردستان بێت کە هاوبەش و شەریکی کۆمپانیا بیانەکان بێ وەکو ئەوەی کە لە عەقدەکانە هەیە کە هەرێمی کوردستان جێبەجێی نەکردووە تاوەکو بتوانێت فشار لە کۆمپانیەکان بکات لە ڕێگەی کۆمپانیا نیشتیمانەکە و بەرهمێنانی نەوت دەست پێ بکەنەوە بۆیە من بەش بە حاڵی خۆم دەڵێم ئاسۆی هیچ گەشتبینێک نییە هیچ گەشتبینیە تاوەکو لە داهاتوێشی بەڵێ حتا ئێستا ئەم دەقەیە لەگەڵ جەنابتانە قسە دەکەم لە خاڵی سفرە لە خاڵی سفرە بە مۆزوعی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە خاڵی سفردایە و هیچ گەشتبینیەکیش نییە هەتاوەکو ئەم دەقەیە کە من قسەی تیادا دەکەم بۆ ئەوەی کە نەوتی کوردستان هەناردە بکرێتەوە و کێشەکانیش وەکو باسم کرد کێشەی ئابوووریە کێشە سیاسەکانیش زۆر قورسە و هەرێمی کوردستان ئەگەر بەم وەزعی ئێستاشەوە کە لە عێراقا هەیە و کە یاسای نەوت و غاز تا ئێستا دەرنەچووە و ئەو پرۆژێ هیچ ڕێکەوتنێکی لەسەر نەکراوە هەرێمی کوردستان نەوتی خۆشی ڕادستی عێراق کات بەڕاستی ئەو کاتە تووشی زیانی زۆر گەورەتر دەبێت چونکە لە هەرێمی لە عێراقا ئەگەر یاسای نەوت و غاز دەرنەچێت بە یاسا کۆنەکانی زمانی حکوومەتی عێراق مامەڵە دەکرێت کە ئەو یاسایانە هەمووی تابعێکی مەرکەزیەتی تیادایە و یاسایەکی شمولیە کە دەسەڵاتی بۆ نە پارێزگای بەرەمهێن نە هەرێمەکان نەهێشتوتەوە تەنها دەسەڵاتەکان لە بەدەستی حکوومەتی ئیتیحادیانە جاڵبەتە کاک بەهجەدووە کە زانی کە ئەم بابەتە زۆر لە خۆگرێت چونکە بابەتی نەوت و غاز ئەوەی کێشە لەسەرە تا قسە و گفتوگوی لەسەر بکەی تاو نابێت بەڵام لەبەر کاتی پرۆگرامەکەیەوە ناتوانین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەهجەت ئەحمەد بسپۆر لە بواری نەوت و غاز سپاس بۆ ئەی کەم بەیانی لەگەڵمانە بووی کۆمەڵە زانیاریت پێداین سپاس بۆ جەناب سپاس بۆ جەناب